ئێمە هەر لە سەرەتای هەواڵی دەستگیرکردنی برای بەڕێزمان مامۆستا ڕەعەت کە زانیمان دەست بەسەر کراوە ئێمە لەو ڕۆژەوە تا ئێساش لەگەردا بێ کە لەگەر بەڕێزتان قسە دەکەین لە هەوڵدان بە شێوەیەکی زۆر جددی لەگەر لایەنێ پەیوەندیدارەکان قسەمان کردووە لەگەڵ دەستگای پۆلیس قسەمان کردووە لەن لای ئێمە نیە لەگەر دەستگای ئاسایش تا ئێستانێکە بەداخەوە دەستگای ئاسایش و دەستگای ئەمنی لە هەولێر تا ئێستا هیچ شوێنی دەست بەسەرکردن و شوێنی مانەوەی برای بەڕێزمان مامۆستا ڕەعەتیان پێ نەداوین کە ئێمە دڵنیاین هەر لە لای ئاسایشەوە دەست بەسەرکراوە لە هەولێر ئەبێ چارەنووسی ئەم مامۆستا بەڕێزە لە زووتری کاتدا بدۆزرێتەوە و لە زووتری کاتدا دەبێت ئازاد بکرێت چونکە بەڕاستی ئەو هاوڕێیانەی کە لەگەر برای بەڕێزم مامۆستا ڕەعەت دەست بەسەرکران تەنها ڕۆژێک دوو ڕۆژمانەوە لە زینداندا ئەمان هەمیان ئازادکران بەڵام خێرە بۆچی ئەو برا بەڕێزەمان تا ئێستا هێڵدرایتەوە یان تا ئێستا چارەنووسی نادیار و بە ئێمەیان نەگوتووە لە کوێن دەرمایتەوە بۆیە لە هەمان کاتدا ئەو برا بەڕێزە کە تەنها لەسەر مافی خۆی مافی زەوتکراوی خۆی هاتە سەر شەقام هیچ مەرامێکی تکەی لە پشتنیە هیچ مەرامێکی سیاسی لە پشتنیە کێ بەرپرسیارە دەسەڵات بەرپرسیارە لەوە هێز ئەمنیەکان بەرپرسیارن کە بە مامەڵێکی زۆر ناتەندروستانە مامەڵێکی زۆر ناشرینانە هجومی سەر خۆپیشاندەران دەکەن لە کاتێکدا من ئەوەی ڕادەگەێنم کە مامۆستا ڕەعەت کە مامۆستایەکی دیاری ئەم شارەیە لە هەمان کاتیشدا ئەندامی کردی خەباتی یەکێتی مامۆستانی کوردستانە کە بەڕاستی ئەمە ڕێکخراوێکی فەرمیە سندیکایەکی فەرمیە لەم هەرێمە ئەبێ بە زووتری کات هێز ئەمنیەکان و حکوومەت دەبێ مشوری لێ بخواتن و ئەم برا بەڕێزەمان ئازاد بکرێتن.